بناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر داهاتی ناوخۆ و نەوت هەروە پرسی موچە دەکەین و قسە لەسەر ئەوە دەکەین کە داهاتی ناوخۆی هەرێم کە ئێستا مانگانە زیاتر لە 400 میلیارد دینارە بۆ پرۆژەکان خەرج ناکرێ لەماوەی هەژ مانگە ڕابردوودا زیاتر لە 3 تریلیۆن بووە و داهاتی نەوتیش داهاتی نەوت هەرێمیش مانگانە ئێستا بەلانی کەمەوە 200 میلیارد دینارە ئەمیش بۆ پرۆژە و بۆ موچە خەرج ناکرێت لەسەرم پرسانە دەوەستینە ڕوا باز لە پرسی موچەش دەکەین لەگەڵ بەغداد کە بۆتە کێشەیەکی بەردەوام ئەم پرسان لەگەڵ هەریک لە بەڕێزان دکتۆر ئەمجەد محەممەد مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروەها لە بەریتانیاشەوە مامۆستا یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت سەی لەسەر دەکەی سوپاسیان بدەبووتان دەکەین کاکتۆر بەخێر بن گەر سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە لە داهاتی ناوخۆ دەست پێ بکەین کە ئێستا بە پێنووسراوەکانی وەزارەتی دارایی عێراق بێ مانگانە سەروی 400 میلیارد دینارە بۆچی ئێستا ناخرێتەوە خزمەتی پرۆژە خزمەتی موچە بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان گرفتی هەرە سەرەکی ئەم حکوومەتایی کە کاربەڕێکەرە ئێستا هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا بریتی بۆ لە ناشەفافیت و هەرگیز تەواوی داهاتەکانی نەخراوەتە ژێر چاودێری دارایی وە ڕقابەیەکی محاسبی وردەوە ئەوکو داهاتەکان بە بەردەوامی بەشێک بووە لە ئەجندای حیزبەکانی دەسەڵات کە بەشێکیان تەسلیم کردوێتەوە بە حکوومەت و بەشەکەی تری بەکارێن هێناوە بە بەرژەوەندەکانی خۆیان تەنانەت ئەو بەشەشی کە تەسلیم بە حکوومەت کراوە ئەویش بە هەمان شێوە کۆمەڵێک گرفتی گەورەی لەبەردەما بووە کە میزاجێت و کۆمەڵێک گەندەڵی گەورە گەورە لەو بەشە داهاتانەشا هەبووە هەر لە گومرگەکانەوە هەر لە باجەکانەوە کە کۆمەڵێک باج بەبێ ئەوەی ڕەچاوی کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی بکرێت پەیڕەو کراوە تەنانەت کۆمەڵێک کۆمپانیای گەورە بەخشراوە لە باج یعنی ئەمانە هەمووی هەر گرفت و گەندەڵین کەواتە ئێمە واز لەوانە بێنین باسەکەمان ئەوە نییە ئێمە باز لەو بەشەیەکەین کە چۆتەوە بەردەسی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا پەیڕەوی چ یاسا و ڕێسایە کراوە پەیڕەوی چ میزانیەک و موازنەیە کراوە بۆ سەرفکردنی ئایا یاسای بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لەکەیەوە هەیە لەکەیەوە نییە بڵێن لەکەیەوە نەماوە لە 2013 نەماوە لە سەردەمی دکتۆر بەرهام 1-2 ساڵ کرا دوای ئەوە نەماوە یعنی کەواتە دەسەڵاتی خەرج و ئەو ڕێخستنی داهات و خەرج بەپێی چی بووە ئایا چی یاسا و ڕێسایەک پەیڕەو کراوەتیایە ئەمانە هەمووی ئەو گرفتە قوڵانن کە بەداخەوە وای کردووە کە ئێمە ئێستا هیچ متمانەمان نەبێ بۆ ئەرقامانەی کە ئەوترێت لە ڕووی داهات وەروە خەرجەکانیش ئەوەی کە جناویشت باسیەکەی کە ئایا بۆچی داهاتەکان خەرج ناکرێتەوە لە ئێستا بڵێن موچە لە عێراقەوە دێت پرۆژەکان بەڵێ موچە لە عێراقەوە دێت ئێستا داهاتی ناوخۆ مەگەر بڵێن باسی 6 میلیارێک دەکرێت بۆ خەرجی فەرمانکان لە کۆی 400 میلیاری مانگانە ئەوەی تری نازانرێت چی لێ دەکرێتەوە بەشێکی کەمیشی زۆر کەمی ڕالەستی بەغدا کراوە بەڵام ویستم ئەوە بڵێم کە تەنانەت ئەو داهاتەش کە لە بەردەسی دەسەڵاتەکانایە هەردوو دەسەڵاتی فەرمانڕەوە جاری وایە کە خەرجەکرێ بە پرۆژەیەک ئەکرێ بە مەکسەبێکی حیزبی بەر لەوەی باسی ئەکرێ بە مەکسەبێکی شەخصەکان بەڕێز فلانە کەس ئەوەی سەرف کرد بۆ فلانەشت یعنی باز لەوە ناکرێت کە ئەمە وەزارەتێک و کەسێکی معنی و بە بودجەیەکە و بەرزکراوەتەوە پرۆژەیە و ستافێکی هەیە و ستافەکە دیراسی کردووە و ڕۆتیناتی خۆیان سەرکەوتووە ئەبێت چەند مەلەفاتی زەرور هەبێ بۆ پرۆژە پێویستەکانی ئەم هەرێمی کوردستان من پێم سیر بوو یعنی ئێستا لەم ڕۆژانە باز لە گرێبەستکردنی مامۆسایانیمان بشکران بە گرێبەست کە یعنی زۆرم پێ سیر بوو بەرپرسێک لەوە چێ پێویست نەبێ ناویبەرم بەڵە و خەڵکێک هەموو گوێی لێ بووە ئەیانوت 5 ساڵە ئەو پرۆژەیە و ئەو مەلەفە حازرە پێویستی بە ئیمزای سەرۆکی حکوومەتە 5 ساڵە یعنی بۆ دوای خستووە سەرواژەیە کە دەسەڵاتی خۆیەتی و هەموو شتێکی منەظەم و ئامادەکراوە بوو ئەبێت چەند مەلەفیتر ئاوا ڕاگیرابێت و چاوەڕێ ئیمزای بکات کە تەوقیتەکەی لە کاتێکایەکە بۆ ئەجندایەکی حیزبی و سیاسی و بەرژەوەندی و ململانێت سیاسی و حیزبەکان بەکاربهێنرێت لەبەرەوە کە شەفافیت نەبوو داهاتەکەش نازانی چەناوە بۆ کوێ سەرفکرێ ئەو لەوێت بۆ چییە
تەماشاکە جاری وایە جادەیەک دروست سەکرێ بە ملیاراتی تێئەچێ شتێکی تر هەیە زۆر لەو زەڕورترە سەرف ناکرێت ئەو بۆچی ئەکرێ ئەو بۆ ناکرێت تەوقیتەکان مەسەن لە فلانە بەروارە ئەو شتە ئەکرێت یا لە سەردانێکا کۆمەڵێک پرۆژە ئامادە ئەکەن یانەوێ بیکەنە مەکسبێکی حیزبی و شخصی و بەر لە هەڵبژاردنەکان زۆر کەمی شتێکە لە چاو داهاتی ناوخۆ و ئەوانە گەورە ئەکرێت بەڵێ ئەو زاروبار ببینین ئەو بەشێک لە پرۆژەکانی شەر زەوی شارەکانە زەوی گرانبای شارەکان دەفرۆشرێ و بەکارهێنرێتەوە بۆ هەندێک لەو پرۆژانە لەبەرەوە یعنی بەداخەوە کە ئێمە ئەو قسەیە ئەەکەین داهاتەکان ئەگەر زۆریش بێ یا کەم بێت ئێمە نایزانین خەڵک نایزانێت چاودێران ئاگایان لێ نییە بە هەمان شێوە خەرجەکانیشوە ئەو لەوێتی پرۆژەکان ئێمە خۆ پلانمان هەیە پلانی استراتیژی حکوومەت کە داعی ڕێژێت ئەبێ ئەوەندە پرۆژە لە فلانە شار لە فلانە مامتیقا پەیڕۆ بکرێت چەنی لەوانە پەیڕەوەکرێت چەنی جێبەجێ ئەکرێت بەداخەوەوانە هیچی بە سیستماتیکی خۆیان نەڕۆشتووە و ناڕات بەڵکو هەمووی بریتە لە تەوقیتاتێک کە بۆ بەرژەوەندی تایبەتی و کاتی هەڵبژاردنەکانەکرێت دێمەوە خزمەتت مامۆسایەتگار سوپاسی جەنابیشی دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر لە سەر داهاتینەوت پرسیار لە جەنابەت بکەین کە پسپۆرەتەکەی خۆتە سەبارەت بە داهاتەکەی ئێستا لانی کەم مانگانەوەی کە دەفرۆشرێت زیاتر لە بەپارەی خۆمان لە زیاتر لە 200 ملیار دینار بەنای پایبەخشی دەگەڕێدان سلااو لەوەتان ئەچێ سلااو لە مەسا ئەمجد و بینەرانی هەیە کە دەی داهاتی نەوت هەر لە کۆتایی ساڵی ڕابردووە یاخود با بڵێن بەرهێنانی نەوت گەشتۆتە ئاستێکی زۆر بەس لە سەرەتای ساڵەوە لە سەر 320,000 هەموو جانیش دەستی بە 340,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە و سعری نەوتی هەرێمی کوردستان بەداخەواڵی لەوەتی هەناردەکردن وەستاوە بە سعرێکی زۆر زۆر لەزم ئەفرۆشێ وەکو ئاگادارن جەنابتان لە ساڵونی و ڕابردووە نرخی نەوتی جیهانی لەسەر 70 دۆلارەوەی هەموو جاری پێ 5 دۆلار بەڵام هەموو ئەو مدەتێک کە نەوتی هەرێمی کوردستان فرۆشراوە نزمترینیان 27 دۆلار فرۆشراوە و بەرزترینیش دەڵگەکە کواڵیتەکەی زۆر باش بێ بە 30 دۆلار فرۆشراوە ئەگەر تێکڕای نرخی کەڵگەکان وەرگریت یاخود بەرز و نزمیەت لە کەڵگەی خۆ بۆ کەڵگە دەتوانین بڵێن نرخی بەرمیلێکی نەوت هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردووە بە 35 دۆلار فرۆشراوە لە کاتێکەوە کوتن یعنی نەوتی جیهانی لەسەر 70 دۆلارەوە و لە سەبستای ساڵەوە ئاستی هەناردەی زۆربەی کەڵگەکان دەستکۆتە ئەو پەڕی یاخود بەو پەڕی توانایان بۆ بەرهەمێنان کرد هەندێک کەڵگەمان نەکەوتێتەوە بەرهەمێنان دووسێ کەڵگەی بچوو کرد ئەو کاینتر هەموو لە بەرهەمێنانان و ئەم داهاتەی زیاتر جەنابەت دینارە گوت من لەشیکردنەوەیکی خێرای دوێنێماکە بڵاوم کردەوە زیاد لە 210 میلیۆن دۆلارە ئەگەر بە 320,000 حسابیکەی بەرەو 340,000 قەڕوا بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان تەنها پشتی هەرێمی کوردستان باسەکەین کە 210 دۆلارە بەلایانی کەمەوە 210 میلیۆن دۆلارە بەلایانی کەمەوە کە خۆیاتەوە لە 280 ملیار دینار ئەمە داهاتێکی زۆرە ئەگەر حسابی ئەم حوت مانگەی ڕابردوو بکەین خۆیاتەوە لە 1.5 ملیار دۆلار تەنها پشتی هەرێمی کوردستان چونکە کۆمپانیانەوەکان حسابیانی لێن ئەمەش دیسانەوە لایەنی کە حسابەکەین کە خۆیاتەوە لە 2 تریلیۆن دینار ئەم داهاتە تا ئێستا نازانێت چ تەبیعی هەرێمی کوردستان مامۆستا باسی کرد کە کێشەی شەفافیەتی هەیە ئەگەر تعریفێکی شەفافیەتێک زۆر زۆر بە سادەی هەرو شەکلێک بێتەوە شەفافیەت یعنی ڕوونی و پەندێکی کوردیش هەیە مەلە لە ئاوی لێڵاکە واتە دژی شەفافیەتی لێڵیە ناڕوونیە نائاشکراکردنە ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان کردایەتی تەبیعی لە ڕابردوو شاوا بووە بەڵام جار وەکو چۆنەڵی پراوێزم هەبووە هەنێ زانیاری ڕاگەێندا بەڵام لە ساڵونی ڕابردووە هیچ ناگەێنگە ئێستا چه هەرێمی کوردستان وەکو کۆمپانیانەوەکەکان لە ئاوی لێڵا مەلاکەن ئەم بارودۆخەیان خۆتۆتەوە بۆ ئەوەی زیاتر ناڵێم حکوومەت هەرێمی کوردستان کۆمپانیانەوتەکان و ئەو کەسانەی کە کڕیاری نەوتی هەرێمی کوردستانن کە خۆیان لەبینینەوە لە دووسێ پاڵاوگای گەورەی هەرێمی کوردستان و چەند پاڵگەوەگەیەکی بچوو و چەند بازرگانێکی
دیاریکراو کە بە پەنجەی بەسەر ژمێرن لە هەرێمی کوردستانە ئەمانە سوودمەندی سەرەکی. بۆچی ئەڵێم ئەمانە سوودمەندی سەرەکین؟ ئێمە خۆمان لە معادلەکە سێ لایەنمانەیە، هەرنەقمانەیە کۆمپانیا نەوتەکانمانەیە هەرێمیەیە. کۆمپانیا نەوتیەکان پێشتر بە 4 مانگ جارێ پارەکەیان دەچێتەوە. ڕاستە ئیستا سیعری نەوتەکەیان زۆر نزیک فرۆشن. ئەمڕۆ با بڵێن کۆمپانیای گەڵفتستۆن با بڵێن راپۆرتی نیوەی یەکەمی ڕاگەیان کە من لە وەبنارەکەیانە ئامادە بووم لەگەڵ ئەوەشە کە بەو سعرە هەرزانەی فرۆشن قازانجێکی زۆرەکەن. پاشەوە لە بەرژەوەندیانە چونکە ڕاستە خۆ پارەکە وەرەگرن مانگانە عەقدەکان تازاکەنەوە یەکسەری لە پێش ئەوەی نەوتەکە تەسلیمکەن پارەکە وەرەگرن. یعنی بۆ جوڵەی مامۆستا لەوانەیە بواری مامۆستا زیاتر بۆ جوڵەی ئابووری ئەو پارەکە بە کاش یاخود بە خێرایەکە دەستیان حرەکەیەکی تیات قازانجی زیاتر دەکەن لەوەی کە دوای 4 مانگی تر جاری وا بۆ 6 مانگیشی بەسەراچووە کۆمپانیەکان پارەیان وەرنەگرتەوە. لەبەرەوە کۆمپانیەکان ڕاستە لە قازانجا زەرە دەکەن، بەڵام ئەگەر بەو شێوەیە سەیرکەی لەماوە کورتە ئێستا چونکە عێراق ئامادەنیە شایستەکانیان داکێت بەو نرخە نزمەشەوە قازانجێکی زۆرەکەن. عێراق پەلەی نییە ئەگەر بینە سەر عێراق بۆچی بەردەوامە عێراق توانیوێتی ئەو بڕێکە لە هەرێمی کوردستانەوە بەرەمە هات ئێمە هەم لە سەرەتای وەستانەوەتمان عێراق پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان نەیە چونکە بە ئاسانیە توانێت لە جنوبەوە پڕی کاتەوە و پابەندیشە بە ڕێکەوتنی ئۆپیک و ئۆپیک پڵەس کە سەقفی بەرەمێنانی دیاری کردووە. دوو نرخی نەوتی عێراق ئەوەی کە لە بوجا دیاریکراوە بە $70 بۆ بەرمیلێک نەوت دیاریکراوەوە ئینتاجی 3.5 ملیۆن بەرهەمی هەبێت. ئەگەر عێراق ئێستا کە نزیکی 3,400,000 هەناردەکە کە نزیکی 100,000 کەم بە معدل وەریگرین بڵێ کە لە بوجا دیاریکراوە، بەڵام فەرقی نەوتەکەی کە هەر لە بەرمیلێکە زیاد لە $10 ئەتوانین بڵێن بانگانە 1 ملیار زیاتر داهاتێکی بەوەی کە بەرهەمیشی کەم کردێتەوە کەواتە لە بەرژەوەندی عێراقا بەرهەمی کەم کاتەوە سیارینەوە بەرز بێ و بەردەوام بێ لەمە و فشارێکی زیاتریش لەسەر هەرێمی کوردستانەکە. هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان حەسوودمەند نییە ئەو کۆمپانیانەیە کە بە نرخێکی داشکاو زۆر داشکاو لەوەی کە رووسیا بەو هەموو دەماروی کە غەرب کە لە سەرەتی نرخی نەوتی هەرێمی کوردستان زۆر لەوە نزمترە ئەو کڕیارانە بەو نرخە داشکاوای فرۆشن و ئەی پاڵێون و بە سیعری جیهانی ئەیفرۆشن. کەواتە لێرە کڕیارەکانی نەوتی هەرێمی کوردستان کە خەڵکی هەرێمی کوردستان نین وەکو گشتی کۆی کایەکە سەیری بکەین سوودمەندن، کۆمپانیا نەوتەکان سوودمەندن، عێراقیش سوودمەندە، حکوومەت هەرێمی کوردستان کەمترین سوود لەو نەوتە بەرهەمێنراوە دیرە کە ئیسەیکا کە ئەوایە ئەمە چەند جارێک ئاماژەم پێکردووە ئەمە بە دەرسەد بزانرایە بیتوانایە لە ڕێی پاڵاوتنی نەوتەوە سوودێکی زۆر زیاتر لەوەی پێشووتریش بکە کە ئەو نەوتەی بەرهەمێنرێ هەموو بەرهەمێنەرانی نەوت ئەیفرۆشن بە پاڵاوگەکان لە هەرێمی کوردستانە پاڵاوگەیە حکوومەتێکی کوردستان ئەیتوانی خۆی کرێک بە پاڵاوتنی و بەرهەمە نەوتیەکان سعری ناوتە دابەزێنێ و زیایەکەشی سوودی لێ ببینایەوە چەند ئەمە حکوومەت هەرێم نەیکردو لە ماوەی ڕابردووە بە هیچ شێوەیە. بەڵێ بە کورتیەوەی لە جەنابەت تێگەشتی نەگەر بە بەرمیل نەوتی هەرێم بە $35 هەژمارت کردووە مانگانە 288 ملیار داهاتی نەوتەوەی کە بە حکوومەت دەمێنێتەوە دروستە؟ بەڵێ کۆمپانیەکانی ڕابردوو زیاتر لە 2 تریلیۆن دینار بووە و بەڵێ بلایانی کەرێم حسێب کردووە کە ئەگەر 320,000 بەرمیلش حسێب بکەیت زیاد لە 7 مانگی ڕابردووە زیاد لە 2 تریلیۆن دینار تەنها پشکی حکوومەت هەرێمی کوردستان بەو نرخە داشکاوەش داهاتی بووە. ئەم داهاتە بۆ کوێچە لەکوێ حکوومەت هەرێمی کوردستان راپۆرتەکانی هێشتر کە دیلۆیکیشی بڵاوە کردەوە ئەوەشی وەستانوەتەوە ئەو پەراوێزەی کە لە شەفافیت هەبوو کە تەبیعی شەفافیت نەبوو بەڵام بەلایانی کەمەوە چەند ژمارەیەکی بڵاو کردەوە ئەوەشی وەستان. سوپاس دەکەین دێمەوە خزمەتت کاک دکتۆر ئەمجد سەبارەت بە داهاتی ناوخۆ ینی پێشتر سەدەمانێک بە داهاتی ناوخۆ دەتوانرا بڵێن بەر لەوەی کە پێش 2023 ڕاستە بڵێن موچە خۆر کەم بوو بەڵام موچە دەدرا پارتی ویکێتی بێش خۆیان دەبرد موچەی پێدەدرا پرۆژە دەکرا ئەی ئێستا بۆچی ینی هەر لانی کەم بەشێکی زۆر شتێکی توی ناخرێتە خزمەتی پرۆژە و بەشێکی کەمی دەخێتە خزمەتی خەرجی بڵێن فەرمانگەکان. بەڵێ لە ڕاستیا نیسبەتێک هەر ئەبێ خەرج بکرێت بۆ فەرمانگەکان و وەکو نەسری وەزارەتەکان و مەسەڵەن هەندێک شتی زەروری کە لە شارەوانیەکان و لە قەزا و ناحیەکان یعنی بەشی ئەوە لە داهاتی ناخۆ هەر خەرجەکرێت مەسەڵەن کارەبایەکێکە لەو
سێکتەرانەی کە خەرجی زۆرە بە هەمان شێوە سێکتەرە خزمەت گوزاریەکان بەڵام گرفتی ئێمە وەکو باسمان کرد و کە یادگاریش دەستخۆشی لێکم تەکیدی لێ کردەوە ئەوەیە کە ئەم ئاوە لێڵە دروست دەکرێت ئەم ناشەفافیەتە دروست دەکرێت ئیتر تۆ نازانی چەنە داهاتەکەی حتمما بۆیە ئاوی لێڵ دروست دەکرێت بۆ ئەوەیە داهاتەکە و ئەو بڕە زۆرە بشارێتەوە و ئەوەی کە خەرجەکرێت هەمووی بە ڕەحم و بە بەزەی دەسەڵاتی بزانیت نەک بەوەی کە ئەمە داهاتی ئەو میلەتەیە و مافی میلەت و مافی هاوڵاتیە کە پرۆژەکانی بۆ جێبەجێ بکرێت جادەوبان و سێکتەرە استراتیجیەکان پەرەی پێ بدرێت و کشتتوکاڵ بەرەو پێش ببرێت پیشەسازی پەرەی پێ بدرێت ئاوادانکردنەوە ڕووکاتە هەموو گوند و لادەکان کە سێکتەری سیاحە کە سەرچاوەیەکی داهاتە یعنی ئەمە هەموو کەسێکە یەک تۆز بیرکردنەوەی هەبێت ئەزانەیە کە ئەم داهاتانە بێ بۆ ئەمە خەرج بکرێت ئەبێت تەرخام کرێتەوە بۆ پەرەپێدانی وڵاتەکە بەڵام کاتێک کە ئەمە ناکرێت بۆ نمونە کەناڵی ئەعلامی پێ دروستەکرێت بۆ نمونە سوپای پێ دروستەکرێت لەشکری پێ دروستەکرێت بۆ نمونە ئەبرێتە دەرەوە دەنگی پێ ئەکردرێت بۆ نمونە ئەبرێتە دەرەوەی وڵات پرۆژەکان لە دەرەوەی وڵات هی ئەم حیزبانە زۆر زیاترە وەگەڵەوەی لە ناوەوەی وڵاتە یعنی ئەمە گرفتە گەورەکەیە بۆیە کە ئێستا بەژناکات کەواتە ئەو ناهاوسەنگی هەیە بەڵێ داهاتی هەرێمی کوردستان زۆرە یعنی خەڵکی چاکیشی هەیە و دەستی کاری باشیشی هەیە بەڵام کاتێک کە ئیدارە فاشیلە بە معنای کەلیمە ئەم داهاتە ناخبرۆبرین داهاتمانێ بەڵێ ڕێخستنەوەی داهات بەکارهێنانی داهات تەوزیف و بەکاربردننی ئەو شتانی کە هەیە تەمان ئێمە هەردوو لایەنەکە ئەبێت بە ئەهمێتەوە سێرکەین ئەم داهاتە جوانە هەیە و ئەم خەڵکە لێ هاتووەش هەیە کاتێک کە ئەم دوانە ناگەن بە یەک و تەنمیە و گەشەپێدان دروست نابێت هەم داهاتەکە ئەڕوا بۆ بوارێکە لەو بوارەیە تۆ ئەبینی مەسەلەن ئەوەی لەسەر کورسیەکەیە بۆ پاراستنی خۆی ئەیهێڵێتەوە و ئەم هەموو خەڵکە لێ هاتووەش ئەم هەموو خەریجە ئەبینی ناچارە وڵات بەجێ بێڵێ یا ناچارە خۆی بکوژە یا ناچارە تاقەکەی بە هەدەر بڕواوە و ناچارە یعنی هیچ دڵی بە وڵات خۆش نەبێت و ناچارە یعنی ببێ بە چەکدار بۆ ئەوی هیچ نەبێت بە مرۆڤمەژی شتێکی پێ بدرێت یعنی بۆیە ئێستا ئەگەر تەماشاکەی لە سێکتەری چەکدارکردنی ئەم دوو حیزبەیە هیچ کاتێر نەوەستاوە بەردەوام ئەو سێکتەرە خەڵکی تازە فەوجی تازە ئەەکەنەوە یعنی کە بەداخەوە ئێستا گرفتی موچەی ئەم جارش وەکو زانیمان کە بۆچی نادرێت و طبعاً معنەیەوە نییە بەغاش هیچ تاوانی نییە یاخود بە سیاست کارەکە ناکات ئەو ئیشی پێیەتی و سیاستەکە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستانە کە پاساوایە بەدەستیەوە هەرێمی کوردستانە سی ئەوە هزار موچەخۆر زیادەکات لە یەک دومانگی ڕابردووە ئەوانیش سیرەکەن بەراورد یەکەن ئەم 30,000 کە خەڵک زیادی کردو لە چیە بڕۆ سەیریکە زۆربەی ئەو سێکتەرانەیە کە هەمووی پەیوەندی هەیە بە بەرژەوەندی حیزبیەوە نەک بەرژەوەندی هاوڵاتی و خەڵک لەبەرەوە کاتێک کە ئەم گرفتانە ئەبینی نەتیجەکەی ئەوەیە کە هاوڵاتی بە تەواوەتی تووشی نەگەرانی بووە ئەتوانی بڵێت چەق بە سووی ڕووی کردوتە لایەنی ئابووری و لایەنی کۆمەلگا و کۆمەڵایەتیش بە تەواوەتی ڕووی لە بێزاری و بێتاقەتێکی زۆر کردووە ئەبینی یعنی هەمووی گوێقڵاخی ئەوەیە کە ئادەی موچەکەی دێت کەی ئەڕوات یعنی ئێستا هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان بەقەدەر شیکەرەوەیەکی ئابووری متابعەکات گوێ لە تەسریحی پەیامنێرەکان ئادی ئەم ڕۆواوترا تەیفسامی وای وت 5 دقە چۆ کۆبوونەوەکە دوایی مەزەن چوە دەرەوە نوێنەرێکی لە باتی خۆی دانا یعنی تۆ سیر کە ئەم خەڵکیان چۆن مەشغوڵ کردو بەم مۆزوعانەوە موچەیەک ئەدرێ نادرێ ئادەی مانگی ئێستا خەڵک بەوە نوکتە ئەڵێن ئەرۆڵا عێراقیشان فێری پاشەکەوت کرد مانگی حەود نایەن ئەی چی لێکە ئەڵێ پاشەکەوتیەکە بالفعل تۆ کە تەسلیمی نابی نایدات هەتاوەکو تەسلیمی ئەبی کە تەسلیمی ئەبی ئەو تای سەڵێن وعدی یاوە بە حساب بەڵێن هەرێم وعدی یاوە بکە وەکو قەرز وەریگرێت و ئەو مانگانەی ڕابردوو یعنی تۆ سەیری ئەم حاڵەتەکە کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان پیاتی ئەپەڕێت دۆخێکی زۆر ناهەموارە زۆر ناجێگیرە ناسەقامگیرە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بازار ڕۆستاوە چەق بەستووی ڕوویکردێتە هەموو سێکتەرە ئابوووریەکان دوکان بڕۆ سەیری پەیامنێرەکان کە ئەچن ناو خەڵگەڵێ 18 ساڵە بێ بازاڕی وامان نەدیوە
ئەڵێ لە عمرمان نەمبینیوە مەسەڵەن وڵاتێک ئاوا بێت کە هاوڵاتیەکانی خۆی بچەوسێنێتەوە و ئاوا تووشی دڵڕاوکیان بکات. یعنی ئەو فشارە زۆرە کە هەیە زۆر بەشی ئەیگەڕنەوە بۆ هەر پاڵنەرە سیاسیەکان ئەم فشارە دەیدەی دروستیەکان بۆ ئەوەی لە نزیکی هەڵبژاردنە کە لە ڕووی دەروونناسی و کۆمەڵناسیەوە باز لەوە کرێت کە زاکرەی جەماعی لاوازە. یعنی خەڵک بیری ئەوەی نییە کە ئەم دوو دەسەڵاتە چیان بەم خەڵکە کردووە کاتێککە نزیکی هەڵبژاردن ئەبێتەوە بۆ نمونە کۆمەڵی وعد و کۆمەڵێ خەرج و کۆمەڵێ بڵێ موچە ئەدرێ و ئەمانە ئەکەنەوە بە هەڵایەک و بەداخەوەکەوە ئەڵێم خەڵکێکی زۆر ئەخەڵەتێتەوە چاواشە ئەبێتە دەنگیان بۆ ئەداتەوە ئەمە گەمەکەیە بەداخەوە. مامۆستادگار سەبارەت بە نەوتی هەرێمەوەی کە بەڕێز دووتت ئێستا بەڵێن لە هەندێکی بە $30 بە 35 بە $40 ینی بە تێگرا بە $35 دەفرۆشرێت لە ناوخۆ بە پاڵاوگەکان دەفرۆشێت پاڵاوگەی کار و لاناز و قەیوان و ئەوانە و دواییش دەچێتە کوێ دەچێتە وڵاتانی دەرەوە ئێران و تورکیا و ئیمارات و ئەفغانستان. بەتەکید سێ پاڵاوگەی سەرەکی هەیە کە ئەوانەی کە جەنابەت باسەتکردن ئەوانە کڕیاری سەرەکی بچونکە بە هەمویانەوە نزیکی 250 زیاتر ئەتوانن بپاڵون بە کاملی تاقیقیانەوە ئیستا نەوتەکە بەو سعرە هەرزانە ئەفرۆشن و ئەی پاڵێون و بەرهەمە نەوتیەکان یاخود لە ناوخوایە ئەفرۆشن کە ئەبوایە بەو سعرە هەرزانە کە ئیکڕن ئەبوایە سعرین بنزین لە ناوخوا دابزێت. ئێستا من نمونەیەکت بۆیانەوە چەند ڕۆژێکی ڕابردوو تۆزێ سعری نەوت لە جیهانە دابەسی. ئێمە لە بەریتانیا کە لە نەوتەکرین بنزینەکرینەوەی تێنە سیارەکە هەستمان کرد 5-6 پێنس سعری بنزین دابەسی کاتێک ئەو گۆڕانکاریە و $1-2 کە لە بازار ڕادێ دوای 3-4 ڕۆژ ڕنگدانەوەی خۆیە دێ لە بنزینخانەکانە ڕام لە هەرێمی کوردستانە نەک $3-4 $50 کەمتر لەو سیارەی کە لە بازار ڕافرۆشەیە لەگەڵەوەشە سعری سوتەمەنیەکان بەرزتر بۆتەوە. بۆچی؟ چونکە کۆمپانیایەک کرێت و کۆمپانیا ئەو ئاسانکاری بۆ کراوە کە بەو سعرە هەرزانەی فرۆشێ چونکە منافەسە نیە چونکە لە بازاری ناخۆشە منافەسە بێ سعری نەوتێرنی کوردستان بەرزە بێتەوە لەبەرەوە منافەسە نیە قۆرەقاری کراوە و استغلالی ئەویان کردووە کە ئەمان توانای ئەویان هەیە کە و پاڵاوگانە بکەنەوە و هەمووشمانە زانین ئەم کۆمپانیانە چۆن بواریان بۆ ڕەخسا. نمونەیەک چەند جارێک باسم کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنقەس نایەوێت ماوەستا باسی سیستەمی کرد باسی بەڕێوەبردننی کرد باسی کە بڵێن توانە بەشەریەکانی هەرێمی کوردستان زۆرە بەڵام ئەمە بە سیستەم بە بەرنامە ناوێت نایەڵن پێش بکەوێ و ببێ بە دام و دەستگاکان نابن بە دام و دەستگایەکی سیستەماتیک. ئەو کۆمپانیانەی کە ئیستا کۆمپانیای زەبەلاحن لە بواری نەوتە لە هەرێمی کوردستانە پاڵاوگەی گەورەیان هەیە لە ساڵی 2007 زۆر ناڕۆینە دواوە کە ئیشی ئینشائیان کردووە لە کێڵگەی کۆرمۆت کۆمپانیاکەش بڵێ گازدەی هەیە لە ناتوانن ئیش ئینشائیەکان سایت پریپەرەیشن بە تەواوەتی بکەن. ئەو کەمپەکانەی کە دروستیان کردو با بڵێن لە کێڵگەکە زۆر بە کوالیتێکی زۆر خراپ پێشکەشیان کردووە بەڵام بزانن لەو کاتەوە گەشتون بکوێ بەو بوارەی کە لە هەرێمی کوردستانە بۆیان ڕەخساوە لە ئاستی مەنیجمنت و ئیدارەدان و بەڕێوەبردننی سیستەمی کۆمپانیەکان لە ئاستێکی گەوران بۆچی لێرە لە ئاستی کۆمپانیایە کە ئەتوانین بەڵام حکوومەت ئیستەش بەو سیستەمە کۆنەی ساڵی 60ەکان و 70ەکان و بدایەتی 80ەکان دەڕوە لەبەرەوە حکوومەت نایەوێت چونکە گەشتەکان ئاوا بڕوا بێ شەفافیت کرێ بە مەسئولیت کرێ بێ لێپرسینەوە بێ لەبەرەوە نانەوێت ئەو بکەن. بەڵێ کۆمپانیای کار کۆمپانیای قەیوان لاناز و چەند بازرگانێک وە پاڵاوگەی بچووکیش دیسان لێرە ئەمپاڵێون سعر بەرزەکەنەوە بۆ ئاراستەیە هەموو ئاراستەکان لە ئێرانی شەو لە تورکیاشەوە ئەگەیاندێتە بازار ژیان بە سعری جیهانیە فرۆشێ. خاڵی تر کەوە بزان کەڕەتێکی توش باسم کردو کۆمپانیا نەوتەکان نیگەرانی خۆیانەیەن کە لەوانەیە چەند بەرپرسێکی ناوچەیی سوودمەند بن لە بەردەوامی ئەم بوارە چونکە لەم قەیرانە کە ئەدوای حکوومەت دەرفەتی لێوەرگرتە کۆمپانیەکان دەرفەتێکی زۆریان هەیە بۆ زیاتر خۆ دەوڵەمەند. باشە بەس ئێستا ئەو پاڵاوگانەی باسمان کرد ئەوانیش بەقەدەر حکوومەت سوودمەند دەبن ینی بەڕێز دەڵێ کە لێرە بە 35 بەڵێ بە $35 دەفرۆشرێت لێرە دەیکڕن لە وڵاتانی تر
بە 6 دەیفرۆشنەوە بە 70 دەیفرۆشنەوە زۆر لەوە زیاتر چونکە بەرهەمەنەوتەکان پارە زیاترەکە لە تاکوونەوتە خاوەکە. ئێستا ئێمە لە بەریتانیا بنزین ئەکرین ئەو نەوتەی با بڵێن عێراق یاخود هەر وڵاتێکی تر یا کوردستان کە هاتووە مەسەلەن لە جەیهان کڕیوەتی کۆمپانیایەکی بەریتانیا ئیتالیا هەر وڵاتێکی تر کڕیوەتی لەوێ حەقی بارکردنی لێیاوە حەقی ئینشوranسی لێیاوە بردوێتی وڵاتەکەی خۆی حەقی ئەم بارکردنی لێیاوە دوایەوە پاڵاو توێتی بەرهەمەکانی لە 65 بۆ لە 70 هەر لیترێکی بنزین زەریبەی لێ ئەیا بە حکوومەت لەگەڵ ئەوەشە قازانجەکە یعنی ئەم هەمووی لێرێ قازانجێکی زۆرەکە لەبەرەوە بەرهەمەنەوتیەکان لە نەتەقاوەکە زۆر قازانجی زیاترە ناڵێم کۆمپانیاکان ئەڵێن لە ئێمە یەکڕن بەس نرخی داشکا و لە بازاڕ بنزین بە سعری جیهانیە فرۆشن گازۆیل بە سعری جیهانیە فرۆشن نەوتی سپید با بڵێن بنزینی فڕۆکە سوتەمەنی فڕۆکە ئەمانە زۆرە یعنی بەرهەمەنەوتیەکان زۆرە یەک و دوان نییە و دوایشە ئەوەشی کە لە بنیشەوە ئەمێنێتەوە دیسانەوە نەوتە ڕەشەوشتە بەکارهێنرێتەوە لەبەرەوە قازانجەکە زیاتر لە پاڵاوتنەکەیە کە حکوومەت یاریێمی کوردستان خۆی پاڵاوگەی کار خۆزانێت پاڵاوگەیەکی حکومی بوو دوایە تەسلیمی کار بەرەو پێشکەشوتی تیا کردووە هەرچێک کردو و پەرەپێدانی تیا کردووە بەڵام خۆ ئیستا تۆ ئەگەر کۆمپانیاک لە وڵاتان ئەماکرێ کاتێک کە بوار بۆ کۆمپانیایەکە ڕەخسەندێت ئەبێ ئەم کۆمپانیا نیشتیمانیە یاخود خۆماڵیە یاخود هی وڵاتەکە خۆیەتی و سوودی دینیوە لەو سیستەمە یاخود لەو بارودۆخەی هەیە ئەبێ بیاتەوە بە کۆمەڵگا ئەبێ و سوودەی کە کردوێتی ئەویش بەشێک دەیە بژانەوەی وڵاتەکە بە چیەکرێ ئەکرێت ئەم کۆمپانیانە حکوومەت فەرزیکا بەسەریانە بە نرخێکی هەرزیەنەوە بە حکوومەت خۆی بەشێکی لێ با بە هاوڵاتیان بە سعری مەدعوم زیاترکەشی بفرۆشێتەوە کە ئیستا ئەتوانێت فائز هەبێ لە چ لە بنزین چ لە دیزل چ لە نەوتی سپیکە ئەزانین دوو ڕۆژی تر زستان دەست پێکاتەوە چ کێشەیەکمان بۆگە حکوومەت نەیویستەوە بۆچی چونکە ئەمانە دەوڵەمەند بن لە حکوومەت یاریێمی کوردستان بە کورتی سەبارەتەوەی کە ئەو نۆتە دەچێتە تورکیا دەچێتە ئێران و ئەفغانستان و ئیمارات وڵاتی تریش هەیە ئەچێتە ئەفغانستان ئەچێتە زۆربەی وڵاتەکان تر چێتە بازارەوە لە بازار ڕافرۆشتێک پێ مشتری هەبوو بە سعری بازار ڕافرۆشتێ ئەو نەوتە نییە کە بڵێیتر نەوتێکی کوردستانە بە سعری هەرزانە فرۆشێ بەرهەمەنەوتیەکان ئەخرێتە بازارەوە ئەگەر شتێک کەمتر بێ لەو سعری بازاڕیش بۆیە زووتر ساختێتەوە بەڵام فەرقەکە زۆر نییە لەبەرەوە بۆ هەموو شوێنێکی جیهان دەتوانێت بڕۆ. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک تۆ سەبارەت بە داهاتی نەوتیش ئەوەی مامۆستایەت گەر باسی کرد کە ئێستا زیاتر لە 200 میلیارد دیناری مانگانەیە بەڵام ئەویش دووبارە ئێستا نەبۆ پرۆژە خەرج دەکرێت نەبۆ موچەش کە باسی لە 7 مانگە ڕابردوو زیاتر لە 2 تریلیۆن بووە ینی هەرەوە بەشی دوو موچە زیاتر لە دوو موچە دەکات. بەڵێ ئەوەی کە ئەو زانیاریانەی کە ئەیسە بەڕێز کە یادگار دەستی خۆش بێ ئایا حکوومەتی فیدرالی ئاگای لێ نییە حکوومەتی بەغا ئاگای لێ نییە بێگومان بە وردەکاریەوە ئاگای لێتی باشە ئەو داهاتی ناوخۆیی کە هەیە بۆ چۆن ئەفرۆشێ و بەکی ئەفرۆشتێ بە تایبەتی نەوت 1 لیتری کە ئەفرۆشتێ کۆدی تایبەت بە خۆی هەیە زانیاری ورد هەیە هەموو بە شەفافی دەرەکەر بە قاچاق دەیبێن یعنی تەنانەت لەو شوێنانەی کە ئەکڕێت لەوێت کەشفە بێت یعنی ئێستا خۆ ئەو چاودێری جوڵەی نەوت چاودێرێکی نێودەوڵەتیە لەبەرەوە یعنی ئەو داهاتە ناکرێت بشارێتەوە پێی ئەزانرێت و حکوومەتی ناوەندیش ئاگای لەو دوێنی چاودێری هاتوو بۆ مەرزانە ئەو ڕۆژە چۆڵیان کردبوو ئەو ڕۆژە تەنکەرەکانیان هەموو ئیزندا بوو نردویانەتە ناو ئێرانەوە ئەنە بە حساب بۆی بیشارنەوە بەڵام ئەوان لە لایەکی ترەوە طبعاً ئەوەش قسە لەسەرەوەش کرا تۆ ئەگەر چاودێری بکەی چۆنە بێ پێشتر خەبەر بدەیت بڵێ وە سبەینە یەم چاودێری تەکەم ئەبێ ڕقابە دوو سێ جۆرە ڕقابەی مباشر ڕقابەی غێر مباشر ڕقابەی ئانی ڕقابەی دەوری یعنی ئەوە لە علمی ئیدارا هەیە کە تۆ مەسەرەن بڵێ پێشۆخدیە وایە بڵێ خۆ ڕێکخە بەو شێوەیە کە من ڕازی بکەیت باش بەس کاک تۆر ئێستش دەسەڵاتدارانەیە خەڵکی چاوەشەکردنی خەڵکی ئێستا بۆ نمونە دەڵێن پێشتر ئەوانەی دەیانگوت نەوت تەسلیمی بەغدا بکەن نەوتەکەمان تەسلیم کرد ئێستا تەنەکەیکی بڵێن بەرمیلێکی ڕاستی بەغدا نەکەن دەیفرۆشن ینی ئێستش دەڵێن ئەوانەی کە دەیانگوت بانەوت ڕاستی بەغدا بگەی کێشەی موچ چارەسەر دەکرێت ڕخنیان هەیە ڕخنە دەگرن
دەسڕادارە ئەو گرفتە بەداخەوە ینی ئەمڕۆژ دەرکەوت کە بە ئەو قسەی کە ئێمە دەمێکە ئەیڵین کە کێشەکان تەجیل لەکرێت چارەسەر ناکرێت ئەم مانگە درێتە دەست مانگی داهاتووتر یعنی فەرمو ئێستا کە خەڵکێک تا ڕادێک دڵی خۆشە ئەڵێن موچەی مانگی حوتە درێ ئەزانی دڵخۆشەکەی لە چیای ئەڵێن لەبەرەوەی حکوومەتی بەغا و توێتی من بە قەرزەتان دەمێ مانگی حوت کام قەرز ئەو قەرزەی کە ئێوە لە مانگی یەکەوە زیادەتان وەرگرتووە بەهۆی 5 میلیاردتان زیادە وەرگرتووە ئەو 500 ئێستا لێتان وەرناگرینەوە لەبەر خەڵک بە حساب مشکیلە نییە بە قەرز لەسەرتان ئەوەسین پێم وابێ یەکی دوانزەیان دیاری کردووە وەکو دوا مۆڵەتێک دوا کاتێک بوو ئەوەی ئەو قەرزانە بدرێتەوە یعنی تۆ ئەگەر تەوقیتەکە تەماشاکەی ئەم تەجیلکردنی گرفتە ئایا ئێستا بۆ نییە ئەو کاتە بۆ باشۆسکاتۆر لە هەموو ڕۆیەکەوە چ لە ڕووی ڕادەزنەکەنی نەوت چ لە ڕووی ڕادەزنەکەنی داهاتی ناو خۆش بە تەواوەتی یعنی ئێستا بەغدا داوای هەموو داهاتەکە مانگانە بۆ کە سەری 400 میلیارد ئەوان بڵێن لە ماوەیەش مانگرا 230 میلیاردیان ڕادەست کردەوە بۆ بانکی نەکردن وەریستی موچە لە زۆر ڕۆ کێشە بۆ وەغدا دروست دەکەن نایانەوێ ئەمە سەرکەوتو بێ زۆر تەواوە ئێمە هەندێک گرفت هەیە زۆر زەقە دیارە هەندێک گرفتی تەکنیکی بچووکیش هەیە لەوانەیە مەسەلەن هەر بە بڕیارێکی ئاسان چارەسەر بکرێت ئەمان شتەکانیان تێکەڵ کردووە هەم گرفتە گەورە سیاسیەکان و هەم گرفتە بچووکەکان گرفتە سیاسیەکان حتمما بە ڕێککەوتن و بە مجاملات و بە کۆمەڵێک ئەجندا و تو ئەوم بۆ بکە من ئەوەت بۆ ئەەکەم و ئەوە دیارە ینی لە عێراقا هەمیشە ئەم چەند ساڵی ڕابردوو بەو شێوەیە ڕۆشتوە لە تەشکیلدانەوەی حکوومەتەکان لە ڕێککەوتن لەسەر کۆمەڵی ئەجندا مەسەر ئەم حیزبانە شتێکیان ئەوێ قەنەعەت بەمان بکەن کە ئەمان ڕازی بن ینی ئێستا کۆمەڵێک بڕیاری معلق هەمووی ڕاگیراوە پەیوەندی هەیە بە ڕێککەوتنی سیاسەکانەوە بۆیە کاتێکە تەنازولێک بۆ یەکتری ئەەکەن بالمقابلە بۆیە لە حاڵەتی ڕێککەوتنە سیاسەکانە هەندێک بەرژەوەندی خەڵک دابی نەکرێت بەڵام کاتێککە ئەو بەرژەوەندە سیاسیانەکەوێتە مەترسیەوە پێویستیان بە یەکتری هەیە ئەچن کێشە تەکنیکیە وردەکان باریزەکەن و گەورەیەکەن یعنی ئێستا بۆ نمونە یەکێک لەوانە چاوپۆشیکردن لەم داهاتی نەوتە کە بە قاچاخە برێ و دیار ناکرێت سەر بێ کاوێتۆر حتمما تا سەر نییە کە تۆ تشتی سیاسی یعنی ئێستا باسی ناکەم یعنی ئێستا چاوپۆشی لەکەم یا ئێستا بێدەنگم لی ئەگینا هەر لەم ماوەیە باز لەوە کراکە لیژنەیەکی تایبەت دیێت بۆ تحقیقکردن لە داهاتی نەوت بە زەقی ینی ئەو معلوماتانی لە دەرەوە پیان ئەگا لەگەڵ ئەو معلوماتە واقعیانە کاکە هەمووی ڕسمە گیرێت بۆ ئەو تەنکەرانە کە لە بەرچاوی ئەو خەڵکەوە هەمووی ئەبرێتە دەرەوە کەسێنی ڕسم بگرێت کەسێنیت ڕستی بکە حتمما هەیە بۆیە بێدەنگن لی بە هەمان شێوە داهاتی ناوخۆ داهاتی گومرگەکان ئایا حەقیقیە ئایا ئەو داهاتی کە ئەخرێتە ناو داهاتی حکوومەتەوە بەقەدەر عێراق و توی 26 مەرزی نافەرمی داهاتەکانی نایەگرێتەوە زار یا نافەرمیەکان بەڵێ و تویتەنا داهاتی 4 مارس شتێبینیان لەسەر شتێبینیان لەسەری هەیە کە ئێستا لەناو خەڵکا باوە یعنی خۆ پەرلەمانتارەکانی خولی پێشوو بە زەقی بە معلوماتەوە وتیان کە بە سەعاتە یعنی بۆ نمونە هەتا سەعات ئەوەنە ئایدی حکوومەتە لە سەعات ئەوەنەوە حکوومەت کۆتایی پێنە ئیتر حیزب وەری ئەگرێت لەبەرەوە یعنی ئەمانم پێم وابێت بەسەر ئەم حکوومەتیان ناڕات ئەوان لە ڕووی سیاسیەوە پەلەیان نییە بە ئیسراحەت وردە وردە ئەگەر تێبینی بکەینەوە زەمجاری کەش باسمان کردووە ساڵ بە ساڵ مانگ بە مانگ لاوازی ئەمان و بەهێزی ئەوان وای کردووە هەر ئەمان حکوومەتی هەرێم بەداخەوە لەبەر ئەو لاوازیانەی خۆی ئەبێت تەسلیمی ئەجندای ئەوان ببێت قۆناق بە قۆناق یعنی ڕۆژێ بوو ئەم دابووری سەربەخۆ ئێستا باوینەوە ڕۆژێ یانود نەوت ڕادەز ناکەین کردیان ئێستا ئەڵێن موچە ئەبێ خۆمان بیدەین و هەژماری من بێ ئەوان ئەڵێن تەڵتین یەکێک لە وعدەکانیش کە حکوومەتی هەرێم وەفدەکە ئەم جارە وەکو لە هەواڵەکانە هاتووە وعدیان ناوتیانە تەسلیمی تەڵتینەکە ژەبین یعنی تەسلیمە بن کە طبعا ئەو تەڵتینە لەگەڵ هەژماری منە فەرقی چییە ئەو هەژماری منە هەر بریتە لەو حاڵەتە درێژکرا و دووبارەی کە ڕۆژێ لە ڕۆژان ئەمان بیانەوێ موچەکەوا لەکەن نیانەوێ مەسەرەن ئەەن بەخەڵ بەڵام کە بوو بە تەڵتین لە دەست ئەمانە نامێنێت ڕاستە خۆ لە بەغدا خۆ لە بەغاوە ئەچێتە سەر هەژماری هەموو کەسێک و
حکوومەت هێرم بۆی نییە دەستی بەسەرا بگرێت لەبەرەوە ئەم کێشانە کە بە معەلەقی ماوەتەوە من قەنەعەتم وایە وردە وردە ئەبێ ئەمان خۆیان ڕێکخەنەوە لەگەڵ ئەجندای یاخود لەگەڵ سیاست و استراتیژی حکوومەتی ناوەندی ئەگەرنا هەمیشە هەم خۆشیان و میلەتەکەش زەرەکات. سوپاس دەکەین کاکتۆر. مامۆستا یادگار سەبارەت بە سوتەمەنی باست کرد، یعنی ئێستا ئەوەی کە لە ناوخۆ دەپاڵەورێت کە وتت حکوومەت بڵین تاکویسە حکوومەت وەکو خۆی پاڵاوگەشی نییە بۆ کاریگەری لەسەر سوتەمەنیش نییە یاخود نەوتی سپی، ینی پێشەوەی کەوان نەوت هەنادە بکەن عێراق ساڵانە 2 بەرمیلی دەدا بەتابەت بە ناو شاخاویەکان نەوتی سپی، بەڵام ئێستا حکوومەت هەرێمەوەش ناکایە بڵێن ساڵی ڕابردوو بە 100,000 بەرمیلێک نەوتی بە خەڵک دەفرۆشت. کار حەکیم لە مانگی 11 ساڵی ڕابردووە کۆمپانیای کاراڵێ ئێمە 130,000 بەرمیل نەوت ئەپاڵێوین تەنها بەرهەمی خورمەڵە و ڕۆژی 4 ملیۆن لیتر بنزین بەرهەمێ بەو نەوتەی کە لە خورمەڵە خۆمان نەزانین خورمەڵە کێڵگەیەکی ئامادە بۆ کۆمپانیای کار هاتووەتە سەری وەکو کۆمپانیەکانی تر نیە وەکو کۆمپانیانە و دەوڵەتەکان نییە کە ئیستش حکوومەتی عێراق کێڵگەی خورمەڵە بە بەشێک لە کۆمپانیای نەوتی باکووردا ئەنێوە چەند جارێک داوای کردوێتەوە و سەرکەوتوو نەبووە تا ئێستا هەرێمی کوردستان بوون چۆتە سەر لەبەرەوە ئەمە تەنها 130,000 بەرمیل ئەتواندێ ئەگەر بێوێ وتمان حکوومەت ئیرادەکەی ئەوەی نییە کە بیکە ئەگینا تەنها بە ئەم فرسەتی ساڵی نیوەی بەکار بێنایە وەکو دەرفەتێک بەکاری بێنایە کە نەوت هەناردە ناکرێت لە جیاتی ئەوەی کە بازرگان بێنەوەی هەرێمی کوردستان بکرێتەوە لە کۆمپانیەکان تەبیعی بەشێکی کۆمپانیەکان لە سا 36 بۆ لە ساعت چلی ئەو لە سا 36 بۆ لە ساعت لە کۆمپانیەکان نەکردمەوە ئەگەر فاهم لە بەردەسانیە فەرزیەکەم بەسەر پاڵاوگەکانە بیکرد توانی چی پێداویستی ناوخۆ دابین بکات چ بەشێکی بۆ عێراق بنێرێت چ بەشێکیشی بە سنوورەکانە بنێرێتە دەرەوە بەم شێوەی کە ئیسە لە جیاتی کۆمپانیەکانێکە چەندەها ڕێگە هەیە بۆیە بتوانێت حکوومەتی هەرێم ئەمە ئەزانێ بەڵێ ئەزانێ بەڵام ئەو ئیرادەی نییە نەی بۆ لە ڕابردووەوە ئێستش نیەتی بۆ چارەسەرکردن چونکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت فەقیرە بێپارەیە کۆمپانیەکان کۆمپانیای حیزبین هەمویان زۆر زۆر دەوڵەمەنە بڕوە ڕۆژ بە ڕۆژیش دەوڵەمەندیەکەیان زیاترە بێ پاڵەکانیان با بڵێن ئەقە لە سەریە پایەڵە بێت بەرزە بێتەوە لەبەر ئەوە ئەگەر بیانەوێ بەڵێ ئەتوانن چنەوتی سپی لە زستانە ئەزمە دروست نەبێت چونکە تۆ هەموو هاوی بەهارەت هەیە بۆ ئەوەی ئەو نەوتەکە ئەپاڵێوی کە نەوتە پاڵێوی نەوتی خاوە پاڵێوی نەوتی سپیشی لەبەردەمێت ئەم باریەکەم و بە شێوەیەکی مەزبوط تەوزیعەکەم بەسەر شاخاویەکانە لە بیدایەتدا هەر لە هاوینەوە دەست پێەکەم چونکە تۆ پرۆسەیەکی بەردەوامە چواروەرزەی ساڵ تۆ ئەپاڵێویت لەبەرەوە ئاسان ئەتوانێت پڕ بکرێتەوە ئەگەر ئیرادە هەبێ پێویستیشی بەوە نەبێ و نرخی نەوتەکەش ئەبێ نرخی سوتەمەنی دابەزێ وەکو وتمان 50 دۆلار لەژێر نرخی بازاڕەوە کۆمپانیەکانی فرۆشن بۆچی ئەبێ ڕۆژ بە ڕۆژ سوتەمەنیەکان گرانترکە بۆچی ئەبێت چاوچنۆکی ئەو بازرگانانە لەوا بێ ڕۆژ بە ڕۆژ نرخ زیاکە لە جیاتی ئەوەی کە بڵێن ئێمە سوودمەند بووین لەو نرخە هەرزانە و ئەیکرێن و حکوومەت ئەو هەموو شتەی بۆ ئەپراهەم کردوین بۆ ئێمە بۆ خەڵکی ترنا توانی ومانە ملیارەکانی خۆمان زیاترین با ئیسە ڕۆژێتی حکوومەتە ئەگەر حکوومەت بێ ئەگەر بەرپرسیار بێ فەرزێکا بەسەریا کە بەسیعری وڵاتێکی وەکو مالی زیاکە فەرزی کردو بەسەر کۆمپانیان نوتێ جیهانیەکانە کە ئەو نەوتەی لە بازاڕی ناوخوا فرۆشن ئەبێ بەسیعری داشکا و بیفرۆشن و بەشێکیشی لەو نەوتەی بەرهەمیان ئەبێ بۆ بازاڕی ناوخۆ بێ و بەسیعری داشکاویش بێ لەبەرەوە ئەمە شتێکە کە وڵاتێکی بەرپرس ئەمە ئەکا کۆمپانیا نەوتەکان من باسم کردو چەند جارێک تر کۆمپانیای نەوت گەندەڵن و حکووماتیش گەندەڵەکەن حکووماتی وەکو ئێمە حکووماتی ئەو حکوومەتانەی کە سیستەماتیک نین وەشتەکانیان وڵاتێکی دیموکراتی مؤسساتی قوڵ نین لەبەرەوە کۆمپانیا نەوتەکان لە بەرژەوەندیانایە بۆیە ڕۆکەنە وڵاتانی دواکەوتو زیاتر بەرەمێنانەکەن چونکە لەوێ قازار زیاترەکەن دەمدەڵی زیاتر هەیە لە جیاتی ئەوەی پارە بن بە حکوومەت لە عەقدەکانە بە شێوەیەکی تر پارەیەن بەو کەسانێک کە بەرپرسن لە گرێبەستەکان بۆ ئەوەی بتوانن ئەوەی کە خۆیانانەوێت لە مدەیەکی بۆ چونکە کۆمپانیا نهاتوو بۆ ساڵ و 2 ساڵ کۆمپانیا 25 ساڵی و 30 ساڵی هەیە لەبەرەوە ئەمە شتێکی ئاساییە کە یاخود با بڵێن نەشاز نییە کە کۆمپانیا هەوڵی گەندەڵکردنی حکوومەت بە
حکوومەتە ئەبێ دایم چاودێر بێ بەسەر کۆمپانیاوە بۆ ئەوەی گەندەڵی نەکا بەڵام لێرە عکس بۆتەوە ئێستا هێمە زانیاریمان جارجار لە کۆمپانیاوە دەسەکەوێ بەڵام حکوومەت یاریمی کوردستان شتەکان نەشارێتەوە کۆمپانیا بەپێی قانونی وڵاتەکەی خۆیان مەجبورە زانیاری ئاشکراکە کۆمپانیا بە خۆشی خۆی نییە چونکە ناتوانێت کە کۆمپانیایەکی گشتی بووی ئەبێ سەرچاوی داهاتت قازانجت ساڵانە چەندێکە بێ ئاشکرایکەی بەڵام بەوە ئەیکا حکوومەت یاریمی کوردستان ئیشارێتەوە. سپاس دەکەین مامۆستا یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شفافیت لە پرۆسەکانی نەوت هەروە دکتۆر ئەمجەد محەممەد مامۆستای زانکۆ سپاسان دەکەین سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ